بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. خۆشەویستان و بەڕێزان، زۆر دەقی قورئان و فەرموودەی پێغەمبەر هەیە صلی الله عليه وسلم. ئەگەر بە جوانی و بە زانستی سەردەم بۆ خەڵکیشی نەکرێتەوە، لە ژیاتی ببێتە خێر و بەرەکەت و ڕەحمەت، ئەبێتە مایەی سەرلێشێوانی کەسانێکی ئیماندانە مەزراو. چونکە بەویستی خوای پەروەردگار و کەسانی وەکو بەڕێستان ئیمانیان دامەزراوە، خوا ئیمانمان دامەزراوترکە، هەر کاتێک کە دەڵێی خوای گەورە وای فەرموو یان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەم فەرموودەیەی فەرمووە، ئێمە یەکسەر دەڵێن آمنا بالله وبرسوله، ئیمانمان بەخوا و پێغەمبەری خوا هەیە صلی الله عليه وسلم. یەکسەر ملکەچین، ئیتر حەقی ئەوەمان نییە زانست وا دەڵێیان وا ناڵێ. مادام پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وای فەرمووە کەوە ئیمانی سەحابەیە، ئیتر ئیشی منی موسڵمان بەوە نییە ئەم فەرموودەیە بۆ وایە، چۆن دەبێ وابێ، چۆن ئەوە لەگەڵ مافی مرۆڤ تێک دەکاتەوە، چۆن لەگەڵ زانستی سەردەما دژ نییە. لەبەرەوەی من ئیمانم وایە ئەوەی کە ئەمڕۆ زانست نەیدۆزیوەتەوە پاشی 100 ساڵی تر 200 ساڵی تر دەیدۆزێتەوە. بەڵام گرفتەکە لەوەدایە کەسێکی ئیمان لاواز، کەسێک کە ئیمانەکەی بەهێز نییە، کاتێک کە ئەم دەقی فەرموودەی پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆی دەخوێنرێتەوە و ئەویش ئیمانەکەی دانەمەزراوە بە هەموو شتەکان، موسڵمانێکی سەطحیە دەیەوێت باش لەشت تێبگا، یەکسەر سەیدەکەی تووشی دڵەڕاوچێ دەبێت، تووشی قەلەقی دەبێت، ئەڵێ چۆن دەبێت ئیسلام ئاوا بێ. لەم کاتەدا پەنا بەخوا خەڵکێک هەیە گومڕا دەبێت، یان خەڵکی لادین خەڵکی لادین و دوور لە دین ئەمانە دەقۆزنەوە، دێنن نیشانی خەڵکی موسڵمانی دەدەن، دەڵێن کاکە ئیسلام ئەمەی تێدایە، ئەوە پێغەمبەرەکەتان صلی الله عليه وسلم ئەوەی فەرمووە، ئەمە چۆن لەگەڵ حقوقی ئینسان و مافی مرۆڤدا دەگونجێ. کابرای موسڵمانی نەشارەزا یەکسەر دەمی دەبێ بە تەڵی تەقی و فەقیرە هیچی پێ نییە. جا لە وانەی ئەمڕۆی جوانتردا باسی ئەوە دەکەین با جوانتر لە دەقە ئاینیەکان بگەین. بە زانستی سەردەم ئەگەر شیمان کردەوە، کابرایەکی بێدینیش ملکەش دەبێت، ناتوانێت لە ئاستی زانستە بڵێ من قسەیەکم پێیە. ئێستا دەچینە خزمەت کۆمەڵک فەرموودەی پێغەمبەر صلی الله عليه وسلم. ئەگە بە ڕووکەشەکەی وەریگری بزانی چۆنە و ئەگەر ڕۆ زانستیەکەی وەرگری بزانین چۆنە. لە صحیحی ابن خزەیمەدا بە ژمارە فەرموودەی 1986 کە شێخ ئەلبانی ڕەحمەتی خوای لێبێ لە صحیحی تەرغیبە بە ژمارە فەرموودەی 393 بە صحیح هێناوێتی، پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ شەوێکیان دوو کەس دەستیان گرتم، واتە وەکو خەونێک وا بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، دوو فریشتە دەستیان گرتم بردیانم بۆ شاخێکی زۆر سەخت، ئەم گوت ناتوانم سەرکەوم، وتیان هاوکاریت دەکەین. لە ئەنجامی ئەو گەشتەمدا بۆ ئەو شاخە کۆمەڵە دیمەنم بینی. یەکێ لەو شتانێکی ئێمە باسی دەکەین و بابەتی وتارەکەمانە دەفەرمێ فەئیذا بنساء تنهش ثديهن الحيات فقلت ما بال هؤلاء قيل هؤلاء التي يمنعن أولادهن ألبانهن. ئەفەرمێ خۆشەویستمان صلی الله عليه وسلم کۆمەڵک ئافرەتم بینی، کۆمەڵە ئافرەتم بینی ماری گەورە مەمکی دەمژین و پێوەی دەدان. ناسکترین شوێنی جەستەی ئافرەت کە مەمکی بەڕێزیەتی ئەو مارە ژەهراویە قەپی دەکرد بە مەمکیدا و پێوەی دەدان، مەمکەکە هەمووی شیتاڵ دەبوو لەبەر یەک هەڵدەوەشار. فقلت ما بال هؤلاء، زۆرم خەم خوارد بەم دیمەنە، وتم ئەم ئافرەتانە بۆ وا سزا دەدرێن، بۆچی ئەو مارانە ئاوایان لێ دەکەن؟ قيل هؤلاء التي يمنعن أولادهن ألبانهن. پێم وترا ئەی محەممەد صلی الله عليه وسلم ئەمە ئەو ئافرەتانن کە بەعەمدی بەبێ هیچ جۆرە عوزرێک تەنها بۆ ئەوەی کەوا سینەیان تێک نەچێ و نەشێوێ و چرج نەبێ، منعی شیری پاکی خۆیان لە مناڵی جگەرگۆشەی خۆیان کردووە، نەیان هێشتۆ قەترێ شیری ژەکیان بچێتە سەردەمی مناڵیان. ئەمە سزایانە، سزای ئەو ئافرەتە بەڕێزانەی کە بەداخەوە نایهەڵن قەترێ لە شیری خۆیان بڕواتە سەر لێوی مناڵی جگەرگۆشەی خۆیان. جا خۆشەویستان، ئەگە ئەم فەرموودەیە
بەنەزانانە باز بکرێ لادینێک دەڵێ ئیسلام کاکەوە ئەم نەسوورەکەیە خۆ ئافرەتێ هەڵواسرێ و مارێکی ژەهراوی بێمەمکی بمژێ هەر دایرەی ئەمن و خابەراتە ئەمە باش ئەمە کوێ لەگەڵ مافی مرۆڤایە ئافرەتێک دەڵێ شیری خۆمە و بە ئارەزووی خۆم نایدەم بە کۆرپەی خۆم شیری قوتووی دەدەمێ ئەمە یەکسەر یعنی وا دەگوترێ باشە چۆن دەبێت خوای پەروەردگار سزای وای هەبێ بۆ ئافرەتێک لەسەوەی شیری خۆی نەداوەتە منداڵی خۆی ئەمە دیوە ڕووکەشەکەی سەیرەکەی هەن خەڵک خەریکە پێی گومڕا دەبێت بەڵام وەرە لە ناوە زانستیەکەی وەریگرە وەرە بچۆ زانستی پزیشکی بخوێنەوە یەکسەر پێت دەڵێ لە 2.8 ئەو ژنانەی کە شیری خۆیان نادەنە منداڵەکانیان معڕەزن تووشی سەرەتانی مەمک و ڕەحم و منداڵدان ببن دەی سەرەتانیش چییە؟ سەرەتان و شێرپەنجە خواپەناماندا وەکو ئەو وایە مارێکی ژەهراوی چۆن بە شوێنێکەوە دەدا ئاوا گۆشتەکەی لێک هەڵدەوەشێ و شیتەڵ دەبێ حتا دوای دەیبڕنەوە ئەها و خوشکانەی کەوا مەمکیان دەبڕنەوە چه ئازارێکی سەختیان هەیە هەتا و مەمکە لێ دەکرێتەوە کەواتە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەو سەردەمە ناوی سەرەتان و شێرپەنجەوانە نەبووە ئەبێ بە زمانی سەردەمەکەی خۆی لە خەڵکی بگەێنێ ئەو کەسەی کە مەمکی خۆی ناداتە منداڵی تووشی ئازاری مەمک بڕینەوە و سەرەتانی ڕەحم و ئەوانە دەبێت ئەویش عینی وەکو مالپێوەدان وایە لێرەدا لە خزمەت ئەم فەرمودەیەدا لە ڕووی زانستیەوە سوودەکانی شیرپێدان بۆ دایک باز دەکەین یعنی خەڵکێک وە دەزانە شیرپێدانی سروشتی هەر بۆ کۆرپە باشە بەڵام پێش ئەوەی بۆ مناڵەکە باش بێ بەس سوودەکانی بۆ دایک لە 10 خاڵە باز دەکەین یەکەمیان هەر ئافرەتێکی بەڕێز شیری خۆی بدا بە مناڵەکەی لە یەکەم ساتی لەدایک بوونەوە ئەو خوێنی پاش منداڵی زۆر کەم دەبێتەوە و کەمترین خوێن لە بەرجەستەی دەڕوا زوو پاک دەبێتەوە دووەم منداڵدانی زوو دەچێتەوە باری ئاسایی خۆی و تووشی کشانی نابەجێ نابێت سێەم لە خەمۆشی دوای منداڵبوون بە دوور دەبێت چونکە ئافرەت زۆربەی کات لە دوای منداڵبوونەوە تووشی حاڵەتی دەرونی نائاسایی و خەمۆشی دەبێت هەتا قەدیمی زۆرجار ئێمە بە بێشەرعیمان زۆرجار دەزانی من لەوانەیە وەک خۆم وای لێ حاڵی بووم کاتی ئافرەتێ منداڵی دەبوو ئەوانی لە لادیەکان هەموو لە بیریانە خەڵکی کۆ دەبوونەوە و یاری کوردەواریان دەکرد و هەتا بەیانی بە دیارەوەدا دەنیشتن و حەیوانیان سەردەبڕی و مریشکیان سەردەبڕی و یاریان دەکرد و ئەمە ئەو پێشینانەی ئێمە عاقڵمەند بوون زانیویانە ئەم فترەیە بۆ ئافرەت زۆر حاڵەتێکی توشبوونە بە نەخۆشە دەرونیەکان بۆیە پیا و لەو کاتەدا کە خێزانی منداڵی دەبێت زۆر مڕاعاتی بکە لەوەی کەمتر بەجێ بێڵێ لەوەی کەمتر قسەی ناخۆش تەلەڤیزۆن هەواڵی ناخۆش لەمانە نابێت نیشانی ئافرەتێک بێت کە تازە مناڵی بووە چونکە خەمۆکی توش دەبێت بەڵام ئەو خوشکە بە ڕێزەی کە شیری خۆی دەداتە منداڵی خۆی پەروەردگار لەو حاڵەتی خەمۆچە دەیپارێزێت چونکە هەموو جارەکە شیرەکەی داتە مناڵەکە سۆزێک و خۆشەویستیەک و فەرەحیەک بە دڵ و دەرونی دادێت لەو بارە ڕزگاری دەبێت چوارەمیان هەر ئافرەتێک شیری خۆی بداتە منداڵەکەی لە ساتی لەدایک بوونەوە تا کۆتایی لە شولارێکی ڕێکی دەبێت و تووشی قەڵەوبوونی دوای منداڵبوون نابێت پێنجەم شەکرەی کاتی جودوگیانی کە زۆربەی ئافرەت لە کاتی حەملە هەندێک شەکرەی کۆ دەبێتەوە لە 104 بۆ لە 112 ئەگەری توشبوونی بە شەکرە کەم دەبێتەوە شەشەمیان ئەگەر 1 ساڵ ئافرەتێک شیر بدا بە منداڵەکەی 1 ساڵ لە 120 لە ڕۆماتیزمەی جونگە بە دوور دەبێت ئەگەر ئافرەتێک بە نەستی قورئان حەولەینی کامیلەین 2 ساڵ ڕێک شیر بدا بە منداڵ لە 150 لە ڕۆماتیزمەی جونگە خوای پەروەردگار دەیپارێزێت حوتەمیان لە 111 ئافرەتێک کە شیری خۆی دەداتە منداڵی خۆی لە فشاری خوێن بە دوورە تووشی زەختی خوێن نابێت هەشتەم لە 190 توشبوون بە چەوری ناوخوێنی کەم دەبێتەوە چونکە زۆربەی ئەو چەوریانەی ناو لەشی لە ڕێی شیرەکەەوە دەڕوا و تووشی کۆبوونەوەی چەوری لەسەر دەمارەکانی خوێنی نابێت لە 110 ئافرەتی شیردەر تووشی نەخۆشی دڵ زۆر بە کەمی دەبێت لە 102.8 ئەگەری توشبوون بە سەرەتانی مەمک و ڕەحم و هێلکەدان لە لای کەمتر دەبێتەوە کەواتە بە زانستیانە فەرمودەکە لێک بدەینەوە ئەم هەموو ڕێنماییە ڕەحمەتە و لابەری زەحمەتە بەڵام ئەگە بە دیوەکەی تریاوەکو باسمان کرد کەسێ بڵێت چۆن خوای گەورە عقوبەی وایە مارێکی ژەهراوی بێ مەمچی ئافرەتێ بمژێ و لێک و پێکی کاتەوە لە سەوەی شیری خۆی نەداوە بۆ منداڵ عقوبەیە کەواتە دەقەکانی فەرمودەکانی پێغەمبەر صلی الله علیه و سەلەم ئەبێ بە زمانی سەردەمشی بکرێنەوە
بۆ ئەوەی بێدینێکی فێڵباز نەتوانێ بیکاتە ڕەخنە لەسەر دینەکەمان یان کەسێکی ئیمان لاوازی دانەمەزرا و گومانی بۆ دروست نەبێ. ئێستا کە ئێمە باسمان کرد هیچ کەسێک نییە لەسەر زەویدا 100% تەسلیمی نەبێ، چونکە ئەمە یاسایە. چۆن یاسایەکی کیمیایی کە دەڵێ H2O دوو گەرد هایدرۆژین و گەردێک ئۆکسجین دەبێتە دڵۆپێک ئاو، هیچ کەسێک لە کافر و مسلمان لەم سەری دنیا بۆ ئەو سەری دنیا ناتوانێت بڵێ وان نییە. ئەوە یاسایە کە پەیوەندی بە عەقیدەوە نییە. ئەمەی باسیشی دەکەین لەبارەی شیردانەوە پەیوەندی بە کافر و مسلمانەوە نییە، کەواتە بێدینەکەش ناچارە ملکەتی دەقا زانستیەکە بێت. فرمودەی دووەم پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمی إذا سمعتم صياح الديكة فاسألوا الله من فضله. هەر کاتێک کەڵەشێر کەڵەباب خوێندی لە هەر وەختێکا گوێتان لێبوو شەو بوو یان ڕۆژ بوو داوا بکەن بڵێ خوایە لە ڕەحمەت و بەرەکەتی خۆت بەسەرما ببارێنە. فإنها رأت ملكا، چونکە ئەو کەڵەشێرە لەو کاتەیە یەکێک لە فریشتەکانی پەروەردگاری بەچاوی خۆی بینیوە. وإذا سمعتم نهيق الحمار، هەر کاتێک گوێتان لە زەڕەی گوێ درێژ بوو فتعوذ بالله من الشيطان، بڵێ خوایە بمپارێزە لە شەیطان. فإنها رأت شيطانا، چونکە ئەو گوێ درێژە کە ئاوا بە دەنگێکی ناساز دەزەڕێ شەیطانێکی جنۆکەیەک شەیاطینێکی بینیوە. فرمودەکەی ئیمام بوخاری بە ژمارە فرمودەی 3303 لە صحیحەکەیدا و ئیمام مسلم بە ژمارە فرمودەی 6857 لە صحیحی مسلمە هێناویاتە. واتە حەدیثی بوخاری و مسلمە. دەی بەڕێزەکەم ئەگەر ئەم دەقە بخوێنیەوە کابرایەک بڵێ کوڕە وەڵڵی ئیسلام چۆن پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم باسی ئەم شتە خورافیانەی بۆ خەڵک کردووە، کەڵەشێر بخوێنێ مەلایکەتی دیبێ و گوێ درێژی زەحمەتکێشی بەستە زمانی داما و پشتی هەلا هەلا بۆ بە بارەداری لادێ کەسی ئەوی شەیطان بینێ. باشە گوێ درێژ چ تاوانێکی هەیە؟ یان کەڵەباب چی لەو زیاترە؟ بۆ ئەو مەلایکەت دەبینێ بۆ ئەو شەیطان دەبینێ. ئەخەمە پرسیارێک ئەوان نییە؟ یعنی کەسێکی لادین دەتوانێت ئەمە بەرەوڕی مسلمانێکی داما و بکاتەوە بڵێ تخوا وەرە پێغەمبەرەکەتان صلی الله علیه وسلم ئەمەی بۆ خەڵک باس کردو. ئەمە خورافیات نییە. کاتی خۆی کە شەرحی فەرمودەکە کراوە شێخی ابن حەجەری عەسقەلانی لە فتح الباری لە مجلدی 6 دا پەڕە 422 دا، ئیمامی نەوەوی لە شەرحی صحیحی مسلمدا مجلدی 17 لە پەڕەی 48 دا دەڵێ وفيه استحباب الدعاء عند حضور الصالحين والتبرك بهم. ئەم فەرمودەیە ئەو زەمەنەها زەمن تێدەپەڕێ زمانی ئیمامی نەوەوی و شێخی ابن حەجەری عەسقەلانی و توانە ئەم فەرمودەیە بەڵگەیە لەسەر ئەوەی کاتێک کە ئینسانێکی ساڵح و خواناس و دیندارت بینی لە لای ئەو دوعا بکەی ئەویش ئامینت بۆ بکە خوای گەورە دوعاکەی گیرا ئامینەکەی گیرا دەکا. هەروەها تەبەڕوک بە پیاوچاکان، کەسێکی پیاوچاک و خواناس و دیندار ئینسان لێی بەهرەمەند دەبێ، کای مغناتیسی ئەو کار دەکاتە سەر تۆ لێی بەهرەمەند دەبی خوا لە زۆر بەڵا دەتپارێزێ. ئەو زەمەنە ئەوەندەی لێ حاڵی بوون. ئێستاش وتاری جومعە و دوعای خێر بۆ نەخۆشان بۆ داماوان بە ئیزنی خوای گەورە ئەو ساڵحینەش بڕێزان دوات نایەتە بەرچاو مەلایەک بێ و جبەی لەبەردا بێ، سەیدێک بێ و شاڵی لە پشتا بێ، حاجێک بێ و کەشیە بەسەرەوە بێ. لەوەسی ئەو ساڵحینە کە دوعا دەکا و خوای گەورە ئێمەی لێ بەهرەمەند دەکا کابرایەکی حەماڵی بازار بێت لە ڕیزی دواوەی مزگەوت دانیشت بێ کە ئەو دەڵێ ئامین ئەوەندە دڵ و دەرونی پاکە لەگەڵ خوای خۆیدا خوای گەورە دوعای منی مەلا بەوەی ئەوە گیرا دەکا. ساڵح ئەوە نییە لە بەرگۆ و شێوەیە لە خەڵکات جیاواز بێ، ئێمە پیشەمان جیاوازە. یعنی ئێستا مەلایەک نابێ بڵێ وەڵام من ساڵحترم لە خەڵک ئەو نەخۆشە بۆ بێنن دەستێکی بەسەرا دێن و چا دەبێتەوە، ئەو کاتە بوغڕای. تەنها ئێمە پیشەمان جیاوازە. ساڵح بوون ئەوە خوا دەزانێ، لەوە ئەچی ئەو کەسەی تۆ دوعای بۆ دەکەی ئەو لە تۆ زۆر ساڵحتر بێ لای خوا. ئەوە ناو دڵە، دڵیش تەنها ئەڵڵا دەیخوێنێتەوە. لەبەرەوە مەلایەک شێخێک نابێ خۆی بکا بەهینی خەڵک بڵێ من لە دەستی تۆ پیرۆسترە، لەوانێ دەستی تۆ کرێکار زۆر لە دەستی منی مەلا پیرۆستر بێ. ئەوە دەبێ ئینسان ئاگاداری ئەوەش بێ. جا فەرموویانە ساڵحان و خواناسان و دڵپاکان لە هەر شوێنێکا بن دوعای تێدا بکرێ خوا دوعای ئەو مەجلیسە وەردەگرێت. بۆیە ئەم جەمعانەی کە جەنابتان ئێستا ئەم شەوانە کە ئینشاءڵڵا کۆ دەبینەوە هەمووی خێر و بەرەکەت بەسەر ئەو شوێنەیە دەبارێ. یەک کەسی پیرۆز لەم مەجلیسەیە بێ خوای گەورە کە تێشایەتی ئینشاءڵڵا یەکسەر خوا بەرەکەت بەسەر هەموومانە بەبێ جیاوازی دەبارێنێ. تەبەڕوک و بەرەکەتی ئەو ئینسانە بەسەر هەمووماندا دەبارێت. بۆیە هەوڵ بدە دایمە کە کۆمەڵە موسڵمانێک لە مزگەوتێکا بوون خۆت بکە بە ناویدا. ئەگەر ئەهلی ئەوەش نەبی خوای پەروەردگار بێبەشم ناکات لەو ڕەحمەتەی کە بەسەر ئەو مەجلیسەیە گوڵاو پڕژەن دەکرێت. ئەمە فەرمودەکەی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەوە شەرحی عولەمایانی چەند سەد ساڵ لەمەوبەر بوو. ئەی ئێستا زانستی سەردەم دەڵێت چی؟
زانستی سەردەم دەڵێت چاوی مرۆڤ جیاوازە لە چاوی کەڵەشێر و گوێدرێژ. ئەمە زانستی تازەی زانستی چاوە. ئەڵێ زانستی سەردەم دەڵێت چاوی مرۆڤ خوای گەورە ئەوەندەی پێبەخشیوین و کە پێویستیمان بە ئەوەندەیە ناتوانێ شەپۆلی خوار سوور و سەرو بنەوشەیی ببینێ، چاوی من و تۆ نایبینێ. بەڵام خوا چاوی گوێدرێژی وا دروست کردووە شەپۆلی ژێر سووریش دەبینێ، کە ئەو کاتە شەیطان لە چی دروست کراوە؟ لە ئاگر لە شەپۆلی سوور دروست کراوە، کەواتە چاوی گوێدرێژ شەیاطین دەبینێ. کەڵەشێریش خوا چاوی وا دروست کردووە شەپۆلی سەرو بنەوشەیی دەبینێ، کە ڕووناکی و نورە. فریشتەش لە چی دروست کراوە؟ لە ڕووناکی دروست کراوە. کەواتە پێی زانستی سەردەم فەرمودەکەی پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەوەی کە زانایانێک ئەمە خوا دەزانێت ئەم زانستی چاوە چاوی مرۆڤ و گوێدرێژ و کەڵەشێر چەندی فەرقە، بەخوا لەوانەیە 100 ساڵ زانایان پێوەی خەریک بوو بن، چەندین مختبەر و دام و دەستگای بۆ دانراوەتە ئەو زانستە دۆزراوەتەوە. بەڵام پێغەمبەری ئەکرەم صلی الله عليه وسلم باس سڵاوەت بنێرین بۆ ڕوحی هەمیشە زیندوی. اللهم صل على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم. اللهم صل على حبيبنا محمد وعلى آله وصحبه وسلم. اللهم صل على شفيعنا محمد وعلى آله وصحبه وسلم. ئەوەی کە زانایان لە مختبەر و دوای ئەو هەموو تاقیگە زانستی پێدەگەن سەروەرمان 1400 ساڵ لەمەوبەر بە دوو دێڕ پێی گەیاندوین. کەواتە هەر کاتە فەرمودەی پێغەمبەرت بینی صلی الله علیه وسلم ئاوا بێگومان وەری بگرە. ئەها زانانی پێش و شەرحێکیان هەبووە، باوەڕتان بە ئەم فەرمودەیە دوای ساڵانێکی تر کۆمەڵی ئیعجازی تر لەسەر چاوی گوێدرێژ و مرۆڤ و کەڵەشێر دەدۆزرێتەوە. ئێستا زانست هەر ئەمەندەی پێگەیشتووە لە بینینی تیشکی ژێر سوور و سەر و بنەوشەییدا. لە شەریعەتی ئیسلامدا زانایانمان فەرموویانە بۆیەی نینۆک بۆ ئافرەت قەدەغەکراوە، نابێ ئافرەت ئەم بۆیە نینۆکانەی کە لە بازاڕە هەیە لە نینۆکی بدا بۆ مناڵ ئەوانە، یعنی تا ڕادێک دەوەی کە نوێژ ناکە هینایان زوو لێ بکرێتەوە. بەڵام بۆ ئافرەتێکەوە مکەلەفە بە حکمە شەرعیەکان ئەو بۆیەی کە توێکەڵ دروست دەکات نابێ بەڕێزان لە نینۆک بدرێت، چونکە ئەو کاتێک کە تۆ دەستنوێژ هەڵدەگری پێویستە سەری ئەم نینۆکەت تەڕ ببێ. لە کاتی خۆشۆرنی لە ژگرانیدا دەبێت ئەم نینۆکە تەڕ ببێ. ئەم بۆیە ناهێڵێ تەواوی دەپەنجەکانی دەست و قاچی بۆیە لێ دراوە، ئەوە بە دەکڕێندرێت چەورە، ناهێڵێ ئەو بگاتە سەر ئەم نینۆکە. ئەگەر یەکێک بڵێ باشە ئەم ئیسلامەتیە تەداخولی ورد و درشتی ژیانی ئینسان دەکات، باشە ئافرەتێ بۆی نینۆکی خۆی دەکات، ئیسلام حەقی چێ بەسەرەوە بۆ ئەوە لە مزگەوتە بۆ خەڵک باز بکرێت. ئەمە ئازادی پێشێلکردنی شەخسەکان نییە، ئەوە ڕەمێ بێدینێک وا بڵێ. بەڵام ئێمە دەچینە لای کابرای زانا، چونکە زانا لەگەڵ یا مشکلە نییە. ئینسانی زانا بێدینیش بێت تۆ قەت بەرەو ڕووی نابێەوە، بەردەوام لەگەڵ زانادا دەگەیتە ئەنجام. بەڵام لەگەڵ نەزانە دوو لە ڕووی جەنابتانی ئینسان گرفتار دەبێت. کابرایەکی توێژەر هەیە بە ناوی تومارا جیمستود لە نەخۆشخانەی بریکهام ئەندرۆمس هۆسپیتاڵ لە ویلایەتی بۆسنی ئەمریکا. ئەم کابرایە نە موسڵمانە، نە پەیوەندی بە مزگەوت و شەرع و حەدیثەوە هەیە، دانیشتووە چەند ساڵ توێژینەوەی لەسەر بۆیەی نینۆک کردووە. بزانێ ئەم بۆیەی نینۆکە چەند زەرەری هەیە، قازانجی هەیە، هیچی نییە. دوای ماوەیەکی زۆر لەسەر چەندین سەدان ئافرەتی هێنا و بۆیەی نینۆکیان هەبوو هەیە لێ نەداوە. ئەڵێ گەیشتمە ئەو حەقیقەتەی کە مادەی فیپالین لە بۆیەی نینۆکدا هەیە، هۆکارە بۆ زیادبوونی ڕێژەی شەکر لە ناو خوێندا. ئەو ئافرەتەی کەوا بۆیەی نینۆک زۆر بەکاردێنێ، زۆر معەڕەزە بۆ ئەوەی کەوا تووشی نەخۆشی شەکرە بێ لە چاو ئەو ئافرەتەی کە بەکاری نایەنێ. کەواتە عولەمانی شەرعی ئێمە هاتوون ئەو سەردەمە کە شەکرە هەر باسی نەکراوە، هاتوون و تویانە ئەو مادەیە بەکارمەهێنە کەوا نینۆکەکە توێکەڵ دروست دەکات. ئەی چی بەکاربێنێ؟ ئیسلام بەدیلی پێیە، هەمیشە ئیسلامی ئێمە کە ئەو دەرگایە لێدا دەخا ئیلا لە مقابلە دەرگایەکت بۆ دەکاتەوە، کە دەڵێن نابێ عەرەق خۆی 100 حەڵاڵت بۆ دادەنێ. ئێمە زۆر جا موسڵمانان هەر بە خەڵکی دەڵێن ئەوە حرام، ئەوە حرام، ئەوە حرامە، ئەی بەدیلەکەت چییە؟ وەڵای هیچم پێ نییە. بەڵام ئیسلامی ڕاستەقینە وانە. ئیسلامی ڕاستەقینە کاتێک کە کەسێک دەکرێتە ژوورەوە ناکاتە قەفەزەوە، کە دەڵێ بەم دەرگایەدا مەڕۆ، ئەڵێ ئاوردەوە لەولاوە دەرگایەکی کەم بۆ کردویتەوە. مادام خەمر و عەرەق لێ حرام کردووی، وەرە 100 حەڵاڵم بۆ خواردنەوەی حەڵاڵم بۆ داناوی، وەرە لەزەتی خۆل لەوە بشکێنە. کاتێک کە ئیسلام بۆیەی نینۆشی و ئافرەتان قەدەغە کردووە، خەنەی بۆ داناوە،
کە بەداخەوە خەنەی بازاڕی ئێستا زۆری لمی ناو ڕووبارەکانی تێکەڵاو دەکرێت ئەینا خەنەیەکی ئەسڵی کە لە گوڵێکی تایبەتەوە وەردەگیرێ سەدان نەخۆشی دەست و پلی ئافرەت و قاچی دەپەڕێنێ وە پێغەمبەری ئیسلام صلی الله علیه و سلم زۆر مەدحی ئەو ئافرەتانەی کردووە کە خەنە بەکاردێنن هەرچەند ئەو خەنەی ئێستا بەداخەوە ئەو خەنە ئەسڵیە نییە لەبەرەوەی کە کێشی قورس دەبێت ئەو خەنەیە خۆی گوڵەکانی سووکە ئەو خەنە ئەسڵیە لە دەستی هەر ئافرەتێک بدرێت چونکە ئافرەت زۆر دەست دەکاتەوە بەردەوام لە نەخۆشی بیرۆ ئەوانە دەپارێزرێت لە هەوکردنی نینۆکەکانی دەپارێزرێت دیمەنێکی جوان دەدا بە نینۆکەکانی واتە ئەمەی لێ قەدەغە کردووە ئەم حەڵاڵی بۆ حەڵاڵ کردووە و هانیشی داوە کە خۆی پێبڕازێنێتەوە دەست و قاچی خۆی پێبڕازێنێتەوە چوارەمیان ئیسلام فەرمانی بە مرۆڤ کردووە ئەگەر شەوانی قەدر نەبێ و ڕەمەزان نەبێ و ئەم کاتە بەڕێزانە نەبێ هەتا بۆت بکرێت شەوان زوو بخەوی باشە لەو سەریشەوە دوای نوێژی بەیانی ئینسان بۆی بگونجە و کارەکەی ڕێگەی بدان نەخەوێتەوە باشە واتە دوای نوێژی عیشا عولەمایانی ئێمە هەزار ساڵ لەمەوبەر لە کتێبەکانە پێیان وتوین ئەگەر خەریکی دیراستە و عیلم و زانست و نووسین نەبووی کە نوێژی عیشات کرد بخەوە بەڵام لەو سەرەوە کە نوێژی بەیانیت کرد مەچەوە ناو جێگاوە هەستە هەوای پاک هەڵمژە وەرزشێک بکە نانوچای بەیانی زوو بخۆ چونکە بەڕێزان ئەو کاتەی کەوا تشکی خۆر خەریکە هەڵدێ تەواوی جەستەی تۆ هەموو دەرگاکانی کردوێتەوە ئەڵێ خواردنم پێ ببەخشە شەکرم بدەیە چەوریم بدەیە نانم بدەیە ئێمە بەداخەوە ژەمی نیوەڕوان و ئێوارانمان دەڕازێنینەوە باشترین خۆراکێک ئەوەیە تۆ لە ژەمی بەیانیان هەندێک وڵاتی جوایە ژەمی بەیانیان شاهانە بێ باشە ئەوەی کە چەوری و شیرینێ لە بەیانیان نەبیخۆ چونکە هەموو دەرگاکان پێش خۆرکەوتن کراونەوە بۆ تۆ کاتێکی ئینسان دەخەوێ کە بوو بە سەعات نۆدا یەکسەر مێشکی عاز دەدا بە دەستا ئەڵێ ئەو ئینسانە جوابی نەدامەوە خۆراکی نەدامێ دەرگاکانت داخە بۆ یەسەیەکی تا هەر حەزت بە خواردنەکە نابێ ئەوەی کە دەیخۆی لەزەتی لێ ناکەی جگەر ئامادەی وەرگرتنی شەکری زیادە نییە زۆر جار شەکرت بەرز دەبێتەوە ئەمە ئیسلامی ئێمە باسی ئەوەی بۆ کردوین شەو زوو بخەوە بەیانی زوو هەستە زوو نان و چاپ بخۆ چالاک بە ئینسانێکی وزیتەڵە و وریابە هەروەها باسی ئەوەی بۆ کردوین ئیسلامی ئێمە هەر دیمەنێکی ناڕەوا ئافرەتێک لەسەر جادە ببینی کە مەحرەمت نییە و حەڵاڵی خۆت نییە چاوتی لێ پارێزە لە تیڤیەکەوە لە هەر شوێنێکەوە لە سایتێکەوە لە ئەنتەرنێتێکەوە لە فەیسبوکێکەوە دیمەنێکی ناشەرعی دەبینی چاوتی لە ئاستا بپارێزە ئێستا سەیری کە بەڕێزان سیدی ئەو سیدیانەی کۆمپیوتەر ئەگەر تەنها دەنگی تێدا تۆمارکەی بە سەدان سەعات دەنگی تێدا تۆمار دەکرێت کە بوو بە ڕەنگ قەبارەکەی زۆر کەم دەبێتەوە واتە چاوی مرۆڤ بە یەک دیمەنی بینینی وەرگرتن نیوەی مێشکت پڕ دەکا بەڵام بە گوێگرتن وانە هەر ئەو سیدیەکەدا هاتوو ئەومان پێ دەڵێ بینین زوو خانەکان پڕ دەکا بەڵام گوێگرتن وانە وای ئیسلام دەست چاوت لە ئاستی نامەحرەمدا بپارێزە ئەگە بێدینێک بێ پێمان دەڵێ باشە ئیسلام ئەمەشی تێدایە یعنی ئیسلام کاکە دەی باسی نوێژ و ڕۆژوو بۆ خەڵک کە بەڵام چ داوەلەوەی کەی دەخەوە و کەی هەڵدەستێ بۆ خۆی سەیری هەر شتێک دەکات چاوی خۆیەتی و ئازادە بۆچی گەنجێک لە بینینی کۆمەڵە دیمەن مەحروم بێ بەڵام ئێمە با لە کتێبە دینیەکان بە دوورکەوینەوە با بچینە لای کەسانێک کە ئەسڵەن بڕوایان بە هیچ عەقیدەیەک نییە گۆڤارێک ڕۆژنامەیەک دەردەچکاتی خۆی ئیلە الئەمام بۆ پێشەوە ئەو ڕۆژنامە ئیلە الئەمام حیزبی شیوعی العمال العراقی حیزبی کۆمونیستی کرێکاری عێراق ژمارەکەم لایە ژمارە 266 لە 13 دەی 2014 دەرچووە ئەوەی کابرایەک نووسیوێتی ئەسڵەن ڕۆژ لە ڕۆژان سوزدەیەکی بۆ خوا نەبردووە هەر ئیمانی بە حەڵاڵ و حەرامێک نییە لەلای ئەو سنوورێک نییە بۆ ئازادی ئینسان بۆ خۆت چۆن نەزەر دەکەی چۆن تەماشا دەکەی بەڵام زانایە بەڵام لە بواری ئەکادیمیەکەی خۆیدا بە ویژدانە عەرزی جەنابتانم کرد ئینسانی زانا تۆ لەگەڵ یا هەرگیز تووشی کێشە نابی چونکە بە عیلم قسە دەکات ناشتوانێت لە زانستلادا بە درۆ دەخرێتەوە لەبەرەوە تۆی مسلمان دایمە لەگەڵ ئەهلی عیلمە تەبا و کۆکی لەو گۆڤارەدا ئەو زانایە دەڵێ قلة النوم والاكتئاب والأفلام الإباحية تؤدي إلى تقلص الدماغ ئەڵێ کەمخەوی درەنگ خەوتن و درەنگ هەستان کە کەمخەوبی و تێرخەو نەبی خەمۆچی تەماشاکردنی ئەو فیلمانەی کەوا سێکسین و ئیباحین و بەدڕەوشتین دوو لە ڕوویەوە ماڵی خوا ئەوانە دەبنە هۆی قڵیشانی دەماخی ناوسەر
ئەو بەشە مۆخەی کەوا خۆڵەمێشیە درزی تێدەکەوێت کەەوەش حاڵەتێکی زۆر خەتەرە ئینسان تووشی جەڵدەی دەماغ دەکات. چارەسەر دەڵێت چییە کەسێک تووشی ئەوە ببێ؟ کابرای زانای کۆمۆنیست جواب دەداتەوە، دەڵێت چارەسەر ئەوەیە پەنا بۆ وەرزشی یۆگا بەرن بۆەوەی لایەنی ڕوحیان بەهێز بێت. ئەی بۆ بەڕێزم ناڵی بۆی نای نوێژ بکەی بۆی لای ڕوحی بەڕێز بێ، بۆی نای بۆ مزگەوتی بۆ باز ناکەی، هەر لەوێدا خۆ لە مزگەوتەکە دەپارێزێت. یەکسەر باسی یاری یۆگا و ڕوحیانەت و چاو لە سەریەکنان و تێکەڵاوبوون لەگەڵ عالەمی ڕوحا دەکا. پێعی بە بڵێ کاکە وەڵی ئەوەی ئەمە چارەسەرە لە مزگەوتا دەکرێت، ئەمە بە نوێژ دەکرێت، بە سوزدەبردن بۆ خوا، بەڵام خۆ لەوەیان دەپارێزێت. دەڵێ باسی یاری یۆگا ئەوانە دەوێتە ئەو باحثە دەڵێ. ويعتقد الباحثون أن النتائج تشير إلى أن الأشخاص الذين يداومون على مشاهدة الأفلام الإباحية لديهم سيطرة عقلية أقل وقدرات أضعف على اتخاذ القرارات الهامة والمصيرية من الأشخاص الطبيعيين. طلب بابة الزانستيكان كاليكولينوي لصد ديان الصدان قنش كردوا جيشنا أو رادي أو كساني كوا إدمان بون لسا فيسبوك وانترنت وأوانا زورتر سيري أو فيلمان دكان كبد روشتين أوانا لأنجام اليكولينوي زانستي وجيشتوين أو حقيقتي کەسانێکی بێ ئیرادە و لاوازن و ناتوانن بڕیار بدەن، کەسانێکن ناتوانن لە چاری چارەنووسازدا بەشداری بکەن. واتە ئینسانێکی لاواز، داما و قەلاق ڕاڕا، یعنی وڵات بەمانە بە کورتی و بە پوختی و هیچ وڵاتێک بەمانە پێش ناکەوێت. شیعاری حیزبی کۆمۆنیستی و شیوعی لە دنیادا دەڵێ نیشتیمانێکی ئازاد و گەلێکی بەختیار. دەی هەر ئەمە پێت دەڵێ ئەمانە نە نیشتیمانیان پێ ئازاد دەبێت نەگەلیان پێ بەختیار دەبێت. کەواتە نیشتیمانی ئازاد و گەلی بەختیار بەکێ دەبێت؟ بەو موسڵمانە دەبێت کە بە ئەمرە شەرعیەکەی خوای پەروەردگار هەر کاتێک کە ئەمری خوای بیست چاوت بۆ ئەم شتانە مەڕوانە یەکسەر توێتی ئامەنا بالله، خوای من لەبەر خاتی تۆ سیر ناکەم، نەشی زانیەوە تەقەلوسی دەماغ چییە و قڵیشانی دەماغ چییە و باحثی زانستی چی کردووە و لەبەر خوا. کەواتە ئینسانێکی گەنجی بەهێزی ئیرادە بتەوە کاتێ نیشتیمان تووشی مەترسیەک بوو ئەم ئامادەیە دیفاعی لێ بکە، کاتێک کە گەل پێویستی پێ بوو ئامادەیە بەختیاری بکە. ئەمانە بەڕێزان عەرزم کردن حکمەکان و دەقە ئاینیەکانن. ئەگەر لە بەرگێکی ڕواڵەتیدا سەیریان کەی ئەڵێ ئەمە پێشێرکردنی مافی ئینسانە، بەڵام کاتێک کە لە ڕووی زانستیەوە سەیریکەی ئەڵێ زۆر مەمنونم بەو دینەی کە پێغەمبەری ئەکرەمی صلی الله علیه وسلم پێ خەڵات کردوم بە یەک فەرموودە ئەوەی چەندین ساڵ زانان لێکۆڵینەوەی لەسەر دەکەن ئەو بە دوو دێڕ بە منی گەیاندووە. کتێبە شەرعیەکانی ئێمە هەمووی پێویستە لە زانکۆکاندا بخوێندرێن، هەر دێڕێکی کە زانەکانمان بە قەڵەمی بڕشتی خۆیان نووسیویانە پێویستە دیراسی ئەکادیمی لەسەر بکرێت. شانازی بکەن بە دینەکەتانەوە، شانازی بکەن بەوەی کەوا ئەهلی ئیسلامن، شانازی دەکەین بەوەی کەوا خوای پەروەردگار هیدایەتی داوین بۆ ئیسلام و لە ماڵەکەی خۆیدا کۆی کردوینەوە. هیچ کات دڵت نەڕەنجێ بەوەی کە کافرێک لە فڵان شوێنە وای گوت، دڵنیە بە ئەو ڕەخنانە هیچی جێگایان نییە و ئەو کەسانش دوورن لە ئەهلی زانستەوە، چونکە عەرزم کردن ئەمانە قسەی کەسانێکن ڕۆژە سوزدەیەکیان بۆ خوانە بردووە، بەڵام چونکە بە عیلمی قسە دەکەن هیچ خلافێکیان لەگەڵ ئەهلی ئیسلامدا نییە. ئەوەی لە تەلەڤیزۆنێکەوە لە پەیجێکەوە لە سایتێکەوە دەیەوە ڕەخنە لە دینەکەت بگرێ، ئیمانت قەلەقکە، خۆتی لێ پارێزە، گوێی خۆتی لە ئاستا داخە، مەبەسمانەوە نییە لە شت بترسەی، مەبەسمانەوەی قسەکەی بە کەڵک نایە، بگەڕێەوە سەر ئەسڵەکەی خۆت، قورئان و فەرموودەی صحیحی پێغەمبەر صلی الله علیه وسلم بە دڵنیاییەوە گوێی لێ بگرە. کاتێک ئەو وەڵا پەڕەی قورئان دەکەیەوە نووسراوە ذلك الكتاب لا ريب فيه، کە ئەم قورئانت خوێندەوە لە ئەو وەڵا پەڕەوە خوا پێت دەڵێ گومانت لەسەری نەبێ، چونکە ئەمە خالقێک دایناوە کە تۆی مرۆڤی دروست کردووە، کە کەون و کائیناتی دروست کردووە. ئەوە قسەی بەشەر نییە، قسەی نووسەرێک نییە کە قورئانت خوێندەوە سبحان الله لە یەکەم ئاەتێ دەفەرمێت لا ريب فيه. ئەم کتێبە کە قورئانە هیچ گومانی لەسەر نییە. پێغەمبەری ئەکرەمی صلی الله علیه وسلم خوا دەفەرمێ ما ينطق عن الهوى إن هو إلا وحي يوحى، ئەوەی سەروەر فەرموویەتی و حەدیسەکە صحیحی پێغەمبەر صلی الله علیه وسلم واتە دەستکاری نەکرابێ و شتی خوڕافیاتی تێکەڵاو نەکرابێ و مەوضوع نەبێ و ضعیف نەبێ، ئەوە بەبێ گومان وەری بگرە سەرکەوتووی دنیا و قیامەت دەبێ. والسلام عليكم ورحمة الله وبركاته.